مەرجەکانی نوێژ یەکەم مسلمان بوون، چکە نوێژ لەسەر کافر جائز نیە. دووەم ژیرێتی کەوا بوو لەسەر شت فەرز نییە. باڵغ بوون لەسەر مناڵ فەرز نییە. هەبوونی دەستنوێژ، ئەو کەسەی دەستنوێژی نییە نوێژی لەسەر نییە، یعنی بێ دەستنوێژ بشوە ئەنجا نوێژەکەی بکە. داپۆشینی عەورەت، ئەو کەسەی کە تەواو عەورەتی خۆی دانەپۆشیوە، طبعاً عەورەتی پیاویش لە ناوکەوە تاکو ئەژنۆی کە داینەپۆشیوە نوێژەکەی جائز بەتاڵە بێت. تۆگەر لە نوێژەکەشە عەورەت دێرکەوت ئیلا مەگەر زەمانێکی کەم بێ یا مقدارێکی کەم بێ وە زوو دایپۆشی بێت. شەشەم داخڵبوونی کاتەکەی، ساعت 12:20 بانگی نیوەڕۆ بێ ناشێتەوە ساعت 12:10 یا ساعت 12 بڵێن بیکەی. حەوتەم نیەتی نوێژکردن بێ، یعنی بەتەما بێت کە هەستاوە نوێژەکە بەتەمای نوێژکردنەکەی. مەبەستیش لە نیەتەکەوە نییە بە لەفز بیڵێ نێتمە 4 ڕەکە نوێژێم نیوەڕۆیەکەم بە فەرز بجەماعەت بخوای تەبارەک و تەعالا ڕۆ قیبلە الله ئەکبەر وەکو کورد دەیڵێ. ئەو هەموو لەفزە دوور و درێژەی هیچ ناوێت، کە عایشە ڕەزای خوای لەوێ لە حەدیسی صەحیحە ئەجێڕێتەوە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام هەستایە سەر پێ و فەرمی الله ئەکبەر چووە ناو نوێژەکەوە. یعنی بێ ئەوەی هیچ لەفزێک بێنێ بۆ نیەتێنان کە ئەو نیەتیش لە دڵایە. هەشتەم نەبوونی پیسایی بە لەش و پۆشاک و چێ نوێژەکەوە. نابێت طبعاً پیسایی عیب نەبێ میز و پیسایی بە لەشەوە هەبێ، بە گۆشتەوە یان بە پۆشاکەکەی بەریەوە هەبێ یا بە جێ نوێژەکەوە هەبێ نابێت.